ئەمانە دزی ڕووناکی حکومڕانین لەسەر خوێنی شەهیدان، لەسەر قوربانیدانی خەڵکی مەحنەتکێش، لەسەر ئەو وعدەی کە شۆڕشیان کردووە بەرامبەر بەعسێکی ستەمکار کە ئەنفال کراوین بەدەستی کیمیاییمان لێدراوە. بۆچی؟ بۆی ئەم دۆخە بۆ خەڵک بێتە دی. بەعز بەو هەموو زوڵم و ستەمەی لە خەڵکی کوردستانی کردووە، هێشتا ئاردی لەمان بە هەرزانتر بە خەڵک فرۆشتووە، برنج و ڕۆنی بە هەرزانتر هێناوەتە ئەم وڵاتە. ئەم حکومڕانانە هەر کەس ئەمەلی چاکبوونی پێیان هەبێ خۆیە خەڵەتێنێ. ئەمانە باش نابن، ئەمانە لێبوونەتەوە، ئەمانە کۆتاییان هاتووە خەڵک چاوەڕێی باشەیان لێ بکە. هەر کەس چاوەڕێی باشە بێ لە یەکێتی و پارتی، ئەوە ئەبێ بڵێ من رازیم بەوەی ئەم دۆخە هەر ئاوا بێ، چونکە ئەوان ئەزمونیان وەرگرتووە لەوەی چۆن خەڵک بچەوسێننەوە تا خەڵک ناچار بێ هەمیشە شوێن ئەوان بکەوێت، تا خەڵک هەمیشە ناچار بێ چاوەڕێی چارەکە موچە بێ.